کاکەهێبەر 9 ساڵ بوو ژنە بۆیە نابوو مناڵیان نابوو ئیتر ساڵخوا ئەو مناڵی پێبەخشینە خی گەورەش بۆ خۆی بردەوەی مەشکورانی خی گەوراکەین سرەتا بە خێر بێن سەر و سەرچاو وەی ڕاستی بێت ئەو مناڵی کاکەهێباری کوڕمە کاکاتە کوڕاسایی من خی گەورە دوای 9 ساڵ ئەو مناڵی بە ئێمە بەخشی ئیتر خی گەورە خۆشی لێ وەرگرتینە و شکریشین بە بەشی خوا وەڵا هەروەکو نەخۆشێکی ئاتیادیم 1-2 ڕۆژ نەخۆش بوو تووشی سکشن و ڕۆژانەوە بوو ئیتر ئەوە بوو خی گەورە هەر ئەوەنە تەمەنەکە یابوو بە ئێمە و ئەم شەو ئەمری خی کرد ینی پێشتر هیچ نەخۆشیێکی دیکەی نەبوو تەنها پەتای وەرزی گرتە بوو هەرەوە بوو هەرەڵا هیچ نەخۆشێکی نەبوو 2 ڕۆژ تووشی سکچون وشتی بوو تر کانێ لاوشتی واماوەدا نابوو ئیتر بۆ ئەمری خی کرد وەکو بەڕێز ئاماژەت پێ کرد لە دوای چاوەڕوانی 9 ساڵ ئەم منداڵە خی گەورە پێیان بەخشی ئەرەوەڵام من کاکەهێبەر 9 ساڵ بوو ژنە بۆیە نابوو مناڵیان نابوو ئیتر ساڵخوا ئەو مناڵی پێبەخشینە خی گەورەش بۆ خۆی بردەوەی مەشکورانی خی گەوراکەین ماوەی چەند ڕۆژ بوو لە نەخۆشخانە مابوویەوە وەڵی تقریبا 2-3 ڕۆژ خەریکمون لە خەستەخانە ئیترەوە بوو دوێنێ وەزعی باش نەبوو بردمان بۆ خەستخانە لە خەستخانە هەوڵێکی زۆریان لەگەڵیان زۆر دڵسۆزانە لەگەڵمان نابوون کەم تەرخەم نەبوون